یەکێکی تر لە فائیدانەی کە لەو فائیدانەی کە وەری ئەگرین ئەگەر تەماشا بکەی دوای ئەو ئیمانە دوای ئەو تەسلیم بوونە خوای تەعالا فێرمانەکە بڵێن سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. ئینسانی ئیماندار لە خۆبایی نییە، هەر کەسێ لە خۆبایی بێ و خۆی هەڵنا وابزانێ بە دوو ڕکات نوێژ ئیتر بەهەشتی کڕیە واللهی برا لە ئیمانی خۆی بترسێ. ئینسانی ئیماندار چەند ئیطاعی خوا بکە ئەگەر ماڵەکەی خوا خشت خشت ئەو دروستی کردبێ، ئەگەر بە ئەمری خوا جێبەجێی کردبێ دوای دروستکردنەکەی هەر ئەترسێ داواکە خوا لێی قبولکە ئەڵێ نەوەک خوا لێمی قبول نەکردبێ. دوو پێغەمەر لە مەزنترین پێغەمەرەکان پێغەمەر ئیبراهیم و کوڕەکەی کە ئیسماعیلە عەلەیهیمە السەلام تەماشاکەی بە ئەمری خوا لەو سەحرایە ماڵی خوا دروست ئەکەن دوای دروستکردنی داوا ئەکەن خوا لێیان قبول بکە. کێ ئەڵێ خوا لێیان قبولەکە؟ ربنا دوای دروستکردنی بە دەوری ماڵەکەی خوایە تەوافەکەن وەڵێن ربنا تقبل منا إنك أنت السميع العليم. نابێ ئێمە لە خۆمان بایی بین. خوا فێرمانەکە بە ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پیان ئەڵێ و بە ئێمەش لە دوای ئەوان ئەڵێ هەرچەندە تاعەتتان کرد هەرچەندە تەسلیم بن ئەبێ داوا بکەن خوا لێتان خۆش بێ، چونکە لەوانەیە خوا لێت خۆش نەبێ. لەبەر ئەوە ئێمە لە خۆمان بایی نابین و هەستەکەین هەر نیعمەتی خوا پێمانی بدا هەر عیبادەتێ بکەین هەست ئەمە فەزڵی خوایە و شکری ئەکەین لەسەر ئەو نیعمەتە.